دوای گرتنەبەری ڕێکارە یاساییەکان بە تایبەت لەلایەن هێزە ناڕازیەکانی هەرێمی کوردستان توانرا لە پەرلەمانەوە بڕیار لەسەر هەمواری سێمی یاسای هەڵبژاردنەکان بدرێت و دوجاریش لەلایەن دادگای فیدرالی عێراقەوە بڕیارەکە بە یاسایی لە قەڵەم درێت. لە ئێستادا ڕێکارە یاساییەکان بۆ دووبارە هەژمارکردنەوەی دەنگەکان دەستی پێکردووە و ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵیش دەڵێت ئێمە هەمیشە پاڵپشتی بڕیارە یاسایی و دەستوریەکان دەکەین کە مافی زەوت لێکراوان بگەیڕێتەوە. ئەو هەوڵانەی کە پاش هەڵبژاردنەکە لەلایەن ناڕازیەکانەوە درا خۆی لە خۆیدا هەوڵی باش بوو و بوو بەجێی ئومێدی خەڵک چونکە ئەوەی بەڕاستی گەڕاندەوە ئەو ئومێدەی کە ڕاستە ساختە کراوە تەزویر کراوە بەڵام ناکرێت بە ئاسانی بەسەریانە تێپەڕێت لە ڕووی یاساییەوە کاری بۆ بکرێت کە نەک هەر کەسێک و هەر لایەنێک بەویستی خۆی ئەوەی کە بیاوێت جێبەجێ بکات و کەس لە ئاستیا بێدەنگ نەبێت. ئەم بڕیارە شتێکی باشەوە ئەتوانێت گۆڕانکاری بکات و تا ڕادەیەک ئەتوانێت هیوا و ئومێد بگەڕێنێتەوە بۆ دەنگدەران. چاودێرێکی سیاسیش دەڵێت ئەو ساختەکاری و سکالایانەی تۆمار کراون زیاتر لەلایەن قەوارە سیاسیەکانی کوردستانەوە بووە، بۆیە پێشبینی دەکات لە دوای بەڕێوەچوونی پرۆسەکە چەند هێزێک کورسی کەم بکەن و چەند هێزێکیش کورسی زیاد بکەن. بە بۆچوونی من ممکنە زۆر گۆڕانکاری لە پارێزگاکانی جنوب گۆڕانکاری گەورە ڕوونەدا بەقەدەر ئەوەی لە مەناتقی سونی و لە هەرێمی کوردستان کێشەی زۆر شەکوای زۆر گازاندەی زۆر هەبووە. بۆیە بەتسەوری من لێرە ئەگەری هەیە هەر کوتلەیەک یا لایەنە سیاسی پێشبینیەوەی بکە کورسیەک دوو کورسی لە دەست بدە یان دوو کورسی تازە وەربگرێ. بۆیە بێشک ئەو بڕیار و ئەو چێشمەی هەیە خۆ بە نەتیجە لەسەر دەرەنجامی هەڵبژاردنەکانە. بۆی بەتسەوری من ئەگەری گۆڕانکاری هەیە بەڵام ئەوە دەبێت چاوەڕێ بکەین شێوازی بەڕێوەچوونی ئەو لایەنانە چۆن دەبی بە چ ئالێتێک دەبی. بێشک ئەگەر خەڵک لە ئەدا و کاری هەیەتەکە ڕازی بێ پێم وایە احتیقان کەمتر دەبێتەوە حەق دەگەڕێتەوە بۆ صاحب حەق. ئەگەر بینیمان ئەوە نەبی بێشک ممکنە ئالۆزیتری تێبکەوێ. لە ڕۆژی 12 ئایاری ئەم ساڵ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە چوون، بەڵام دەرەنجامەکان هەندێک لایەنی سیاسی کوردستانی تووشی شۆکێکی گەورە کرد. بەو پێی چەندین بەڵگەی سەلمێنرا و خرانە ڕوو کە ساختەکاریەکی بەرنامەدا ڕێژرا و لەلایەن یەکێتی و پارتی ئەنجام دراوە و ئەمەش وای کرد لە دانیشتنی ڕۆژی 6 ئەم ساڵی پەرلەمانی عێراق بڕیاری هەمواری یاسای سێمی هەڵبژاردنەکان بدرێت و دووبارە دەنگەکان بە شێوەی دەستی هەژمار بکرێنەوە و لە دوایین جاریش دادگای فیدرالی بڕیاری پەرلەمانی بە یاسایی لە قەڵەمدا. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.